دەیانەوێت بەرەو سیستماتیک بوون و بەرەو سیستماتیککردنی پەروەردەی کوردستان بڕۆن. ژێر کاریگەری پۆزتیفی ئەوانە ئەسپی خۆمانە بواری پەروەردەیە تاو بدەین. بۆیە بە کورتی ئەمەوێت هەندێک لە بەشداریی بەرفراوانی داکوبابە ئەمەدەتونتانەکەم جارشکر سوپاس بۆ داوەتنامەی ئێمە بۆ بەشداریکردن لەو کۆنفرانسە زۆر سوپاسدەم. جیهانی کە کۆنفرانسی Icet لە ساڵی چوارەمی سەرنجام هاتە سەر. ڕاستی خۆبینینەوەیەک بێت لەگەڵ واقعی پرۆسەی پەروەردە لەگەڵ ئەمڕۆمان بێتەوە. بۆیە یەکێک لەو بابەتانی کە زۆر بەزراو نەبینی بەڵکو ئێمە ئەتوانین ئەو کێشانە ئارام بێت تا بەخۆی دابگرێت و ڕێزی جیاوازیەکان بکرێت. ئەگەر باسی کێشەکانی سمارتفۆن بکەین کێشەیەک زۆر زۆریشیە.